سڵاو و جەژنتان پیرۆز. دوای دەستپێکردنەوەی وەرزێکی نوێی کەناڵی کێنێن لەگەڵ ئەو هەموو سەرقاڵەی کارمەندان لە ئیش و کار و بەهاتنی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و مانگێک بانگەشەی هەڵبژاردن. ئەو هەموو ماندووبوونەی ئەو کارمەندە خۆشەویستانەی لە کێنێن کار دەکەن ئەمانەی لەم جەژنەدا بزێک بخێنە سەر لێوی ئەوان و ئێوەش بەشێک لە کارمەندانی کێنن بناسن لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵمان نابن با بزانین چیەکەن ئەچینە ژوورە سەرکەوتن. سەرکەوتن لە قاتی سەرە هەموو ژوورەکان لێرە پڕە جاوەرە چینە ئەم ژوورە. سڵاو بەشێک لە کارمەندانی کەناڵی کێنێن کێشەیان هەیە شەرم لە کامێرا دەکەن بەڵام ئەمە هیچیان لە عەبدوڕەحمان ناخوات لە کوێبیت دەدگرێت و لێدوانی خۆیت هەر لێ وەردەگرێت ئەوە عەبدوڕەحمانە خۆگاڵتە نییە. ڕۆزا خان تۆ ئەو جارێک قسە بۆ نەکردین ئەساسا قسە ناکەین؟ نا پێم وتی ناتوانم. جا سەرکەوت هەموو کارمەندان هەر کەسۆ لە کاکەمەیە قسە ناکەم ئەچین لێرە پەخش و تەنسیقدای ئەمان چیەکەن. جەژنی پیرۆز بێت چاوەکە چی تێ بۆ خەڵک و بۆ کارمەندان و بۆ خۆت و وەڵای هیوادارم سەرکەوتوو ببینم. پاڵگاوەوە خێرەوە ڕەحمان تخواز بێن بووە تخوا چیەوە؟ کاک ڕەحمان تخواز بێن وەڵای هیوادارم هەموو لایە جەژن بەخۆشی بەڕێکا و سەرکەوتوو بن ئەرەوانە چاوەکەمی سواز دەست چۆنی؟ کاک ڕەحمان مەرسی بۆ چین بۆ هەژار بەڵام هەژار ڕایکرد هەژار نەگیرە ئێوە بەشی ئینجەسن بەڵێ بەم کاسە سوورەوە چی تێ دەجژنە؟ وەڵا سەرەتا پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لەسەر جەمخانەوە دەکەم وەزەتان چۆن لەگەڵی شوکان؟ وەڵی زۆر باشین هاوکارێکە دێ شەیدا کێ؟ شەیدا و بەرهەم ئەیکوان؟ وەڵی داوامیان نییە شەفتی ناوەڕاست و شەفتی شارم من شەفتی بیانیانم. تۆ یەکێک لە کامێرەمانەکانی ناسوێدەوە؟ بەڵێ. ئیش و کار چۆنە وەزەتان چۆنە؟ وەڵا بڵێم باشە خراپ نییە گوزەرین. چی دێ بۆ جەژن؟ پیرۆزبایی جەژن لە تەواوی خەڵکی کوردستان و هەموو کارمەندە ئازیزەکانی کێنینەکەم بە هیوام هەموو ڕۆژێکیان هەر لە خۆشی و هەموو جەژنێکیش هەر لە خۆشیە بن. سەری خۆ من کوڕە چۆن؟ ماندوو نەبن کاگۆران بە پەیامنێر بووی زاتی ئەم شوێنە پێنگ و خۆشە چی دێ؟ وەڵاهی لێرەوە پیرۆزبایی خۆم ئاراسی سەرجەم بینەرانی کێنن و هەموو وڵاتیانی کوردستان و هەموو کوردیەکەم لەسەر تاسەری جیهانە و شوێنەکە فێنکە بەڵام باوەڕکە قوتەکەی لە کاری پامنێری زۆر زیاترە ینی خۆتە بینی لەگەڵ هاوشی نایشکێ لەگەڵ کاکاوشی نایشکردن خۆشە بەڵام ئیشکردنیش لێرە بە پرسیارەتێکی تری هەیە لە چاو پامنێریە قورسرە. زۆربەی کار لە سوێدا گۆرانیڵی کاکاوژنەوە؟ وەڵاهی لەبەر ئیشەوە بەڵێ شتێک بووە لەو بەریشە ناخرێسە هیچ شوێنیەوە نییە دەستاوە چی دێ لەم جەژنەوە؟ وەڵا پیرۆزبایی لەسەر جە موسڵمانانەکەم بە هیوایەوەی ڕۆژ و تاعات هەموو لایە قبوڵ بێت خۆ بە ڕۆژووی وەڵای ترەوە خوازدانی زۆربەی کات کە ئاوا لە بەرنامێکی وا بێت هەمووتان ئەڵێن کاکەمەیە قسە ناکەم بەڵام ئەوتان قسە چۆن؟ وەڵاوە بۆ خۆشی ئەڵێن ئەمە کێشەمان نیە هەموو کاتتوانین قسە بکەین. باشی بەڵێ چی هەیە بۆ پیرۆزبایی لە تۆ لە سەرجەم کارمەندانی بەڕێزی کێنێن دەکەم و پیرۆزبایی لە سەرجەم گەلی کوردستان دەکەم پیرۆزبایی لە سەرجەم موسڵمانان دەکەم هیوادارم ئەم جەژنە جەژنێکی پڕ لە خێر و خۆشی بێت بۆ هەموو لایەک بوو هەمووان بە ئاشتی ئەم جەژنە بەڕێ بکەین. بەخێر بێت سەرچاو وەڵای جەژنە پیرۆزە لە هەموو کارمەندان و موسڵمانانی جیهانەکەم و ئاساژ لە هەواڵام و ئەگەر بچنە دەرەوە سپاس دەکەم. ئەوە کاکسەداریشە کاکسەدا سڵاو هەواڵە دەیە؟
جژنی پیرۆز بێ پێم بڵێ چی هەیە بۆ جەژن بەکان بەخوا وەک دیارە وازانن هەرێمی کوردستان عێراق و ناوچە بەتایبەت لە دۆخەکی قایرەناوی تێدەپەڕێت لەم دۆخەدەش هاتنی جەژنی ڕەمەزان بۆ هەموو هەوڵاتیان دەبێتە وەک بادینالێن بهێنڤەدانێک وەک پشوویەک بۆ ئەوەی تۆزێک لەو خەم و خەفەتانە لەو قایرەنە دوور بکەون و بیر لە خۆشی و ئارامی بکەن ئەمە ئەم شوێنەمان داوە پێیان بۆ ئەوەی کە هینکەن وەرزش بۆ ئەوەی کاکە چۆنی وەرە کاکە بەمەن کاکە وازە تاریخ بێنە ئێستا لە خوارەوە گرتمان ویست قسە نەکاڕاکە چۆنی چی هەیە بۆ جەژن نەکەی مۆندیال هەیە بۆ جەژن جەژنانەیەکی زۆر گەورەیە لە هەموو بۆ وەرزشکاران بێگومان جدی هەرسی و دڵبژا دەکەن هەرسی دوی ئێمەمانەوێت لەم مۆندیالەیە کێنێن براوە بێت چابوو بینوان بەزدانی پێەکەنی سەربەتەکەی ئەوە چییە بۆ وڵی کاک ڕەحمان ئەمەش کە تۆ بینین دا ئێمە ترسمان بیرەکەوێتەوە ئەوەی کە تۆ لێ داوین ئەوەی کە تۆ لێ داوین باوکمان لێ ناین بە مناڵی چیم هەیە کە زۆر عەزەتی بە چۆرمە وڵی چرنوەقا بۆ کزە شەقازلەکان تا ئێتر کە دەپشتە منمانەی تۆزێ شێگەر ئێمە گردنە ئازانەکەین نۆ باوەڕێیان بۆنی بەهشتیش نەکەی کاک ڕەحمان بڕیار عەباس وەرزشەوانە خۆشەویست و هەواڵ سازە وەرزشەکەی ناو میدیای گۆڕان و کێرێن سپاس کاک ڕەحمان باشیت بۆ جەژن پێشەکی جەژنە زۆر خۆجددی مەکڕ زۆر باشە جەژنە پیرۆزە لە خۆبان و تەواوی ستافی کێنێن و بینەرانی بەڕێزەکەین و هیوادارین بتوانین لەم جەژنەیە جێگای سوود و ڕەزامەندیەوان بین و بە هەبوونی بەرنمەیەکی تایبەت بە ڕۆژانەی مۆندیال بینەرانی کێنن لە خۆمان کۆبکەینەوە هیچیشتان کردە بۆ مۆزوع بەتەشید جەژنە ئێمە بۆ مۆزوعی مۆندیال ئێمە ڕاستە جەژنە بەڵام جەژنی ئەمە ئەم ساڵ لەگەڵ مۆندیالە خۆمان تەرخان کردو بۆ ئەوەی زۆر سپاس دەست خۆش بێ حەزەکەی من نازانین گۆرانی شتیوا بڵێن ئەگە حەزەکە پەنارتێک لین و گۆڵچی بۆ بەش پەنارتێک لین بەشی بەرنامە و سایتی کێنێنسی هەم کاتتان باش هاوڕێیانی ئازیز و خۆشەویست و ماوەسا بەرهەم جەژنتان پیرۆز بێت خەڵم لایشم بارەکە چی دێ بۆ جەژن وەڵا پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی کوردستانەکەم پیرۆزبایی لە ئێوەکەم پیرۆزبایی لە هاوڕێیانمانەکەم لە شەونە خۆنیان بەدەم شاشی کێنێن و هەواڵی هەواڵ پێ بدادا چوون بۆ پرسەکانی خەڵک تاوان خان سڵاو کاتە باش ئەم کات باشتر سپاس دەکەم بڕیار بۆ قسە نەکەی چۆن کەوتیتە قسە ئێتر تۆ منت خستە ئەحراجیەوە بۆیە بۆ ئەی چۆن دڵە خۆش بێ پیرۆزبای بەدایکردن پیرۆزبای خۆم ئاراستەی ماڵەوە ئەەکەم هاوڕێکانە خەماڵۆ چییە خۆ تۆ زەواج نەکرێت دایک و باوک دایکم باوکم خوشکم براکانم چی دێ بۆ جەژن وڵا پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستانەکەم و لە تەواوی مسلمانانی گیانەکەم و هیوادارم جەژنێکی خۆش بێ قەیران و بارودۆخەی کە هەیە زۆر کاریگەری لەسەریان دروست نەکردبێ وەڵاهی دەنگم خۆش نییە تا بەخوا دەنگم خۆش وەڵی تۆ پرسیارێکی سیاسی بکە پرسیارێکی کۆمەڵایەتی بکە پرسیارێکی ئەمڕۆ ئەمانەوێ بزێ بکەن سەر لێوی هەموو کارمەندان و بینەرانمان باسی سیاست ناکەین ئێستا سیاست کۆتایی پیا لەم دەقا لای ئێمە ئێستا هاتوین بۆی کە تۆ گۆرانەیە پێشکەش بە بینەرانکەین بینەرانەمی چاوەڕێت وەڵی من سپاسدان بەخوادەنگم خۆش نییە باوەڕکە ئەتوانم دەشتە بۆ بڵێم بەڵام هیچی خۆش نییە ئەوە جەژنی سەری ساڵە ڕۆژگانی زوو تێپەڕیوە هەر من تەنیا ژوورم ساردە دەست و پەنجەم مەڵوەریوە کا حەمە چۆلی سڵام باش قوربان جەژنی پیرۆز بێدانی شەما زۆر سپاس تۆ زۆربەی کات زۆر جدی دەرەکەویت بەڵام بازم پیاوە بێت جدی بێ چی دێ بۆ جەژن بەداخەوە ئاواتمە خواست کە
لە ژینگە و بیئەیەکی خواشتر لە دۆخێکی باشتر پێشوازیمان لە جەژن بەکردایە جەژنمان بەکردایە خەڵکی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی عراق خەڵکی ناوچەکە موسڵمانان شایانی ئەوان کە ژیانێکی باشتریان هەبێ جەژنێکی باشتریان هەبێ کەمێک بەهۆی جەژنەوە نائارامی و دڵەڕاوچی و نیگەرانەکانی ڕاپۆرتیان بڕاوێتەوە. ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ ناوەندی هەواڵی کێنێن من جارە مقابلی کەس ناگەم چونمە لای کاک شاخەوانسی دوایی لێەوە یەمە بێت کاک شاخەوان سڵاو با خەڵک بڵێ چۆ بۆ لای مەسئولەکەی بەرپرسی پامێرانی کێنێن جژن پیرۆز جژنی خۆ پیرۆز بێ کاک ڕەحمان چیمان هەیە بۆم جژنە چی بەسم برنج و قەیسی نییە قسەی تۆ چیە تۆ خۆت کەسێکی نووسەوتە کەسێکی تۆز عاتفی بە تاکید بۆ نەتەوایەتەکان بۆ نائینیەکان ڕۆژانی پیرۆزن بە نسبەت وڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەکرێ لەم ڕۆژانەیە هەمومان بە خۆداچوونەوەی بێ بۆ خۆمان بۆ پەیوەندیەکان تۆ بە خۆداچوو لەسەر مە دڵنیاییەوە ئەکرێ لە دوای جەژن جۆرێکی کە یا لە ڕۆژانی جەژن جۆرێک کە تەعامل و هەڵسوکەوت پێکەوە چیمان لەمانەی بۆ ڕاپۆرتەمان بێتەوانێ ئەوانە ئیشی خوازۆ تەلەفۆنمان وەکە کاکە فلان ئیشێ بڕۆ فلانیژێ کاکە کۆڵ بە وازمێن کاک ڕەحمان گیانەمانە ئیشی خۆمانە ئەگە تۆ نەیکەیت من نەیکەم چێ بیکە جژن لە هەمووتان پیرۆز بێت لە هەموو خەڵکی کوردستان هیوادارم ئەم جژن جژنێکی خێر و خۆشی بێ بۆ هەموو خەڵکی کوردستان ئێوە کارمەندانی کێنێن ماندوو بوون لە ئەم وەرزە نوێدا و بانگەشە هاتوو کۆمەڵە گرفتوانە تا چەند دڵخۆشن بەکار بێگومان دڵخۆشین و مانوبوونی ئەمەش بۆ شەشەکەی هیوادارین شتێکی جوانمان پێشکەش کرد بێ کێنێن بە وەرزێکینەوە کاکەڵەوە هەبوو بەکرم کاتێ باش کاکەڵی بارز و بەڕێز و خۆشەویست کاگەڵۆ بوونە علی قسێکم بۆکە بێتە دەن هەر خۆش پیرۆز بێت پیرۆز بێت تۆش سپاس دەکەم چی هەیە چی نیە وەکو چی پرسیان لە جەژنە وڵات جەژن پێم وایە ئێمە لە دەوامە بین بەڵامبار حاڵۆک و هەموو ساڵانی تر بەڕێز باشە زانانی ڕاگەان بە پێچوانەی زۆر ئیشەوە ئێمە لە جەژن و بۆنەکاندا ئیشەکانمان زیاتر دەکات بێگومانم کە لەم جەژنشدا هەروادەوەی بۆمان بگرێت بۆ کەناڵی کێنن بۆ شاشە جوانەکەی کێنن بۆ خەڵگەی کێن بێگومان دڵنیام کە لە جەژنی ئەم ساڵ بۆ خەڵکی کوردستان بەهۆی هەموو قەیرانە جەژنیکان زۆر بن ڕاچێ لەسەر باشە پیاوێکی دڵپاک ئیشکەر ئەمە وەسفەکانن تەبان جارێ ئەنی زۆر بەجم و جۆ بە خراپی دیانە بێ باشە ماشەڵا زۆر ئیشکەری بەڵام بە خەدەرەوەش زۆر زوو تۆ ڕابی زۆر زۆر تۆ ڕابی بەڵام دەست خۆم نییە بەڵام تو ڕەبوونەکەی تۆ هەر چەند خولەکێکە ئینسان بەس بتوانێت پێنج خولەک خۆی بێت دوای چ لە دڵانەمەوە بەزێک بەسەراتی خۆش بۆ بژێرمەوە جەژن بوو بەرنامی بەیانیانمان هەبوو ببوورە بیرم هاتەوە ڕۆژی لەکێنم بەرنمەیەکمان هەبوو لەسەر ڕۆژی جلی کوردی بوو بەرنامە من و خات و شۆخان هەردووکمان پێشکار شۆخان کەریم بەڵێ بەیانیان ڕۆژی جلی کوردی بوو بە جلی کوردیەوە شۆخان هاتبوو ئیتر بە شێوازێکی زۆر کۆن بە ئەم تیتیل و نازام دومیانیشمان بەجلی کوردیەوە هاتبوون من و شۆخان پێشکارەکەی من نەک بەجلی کوردیەوە نەهاتبوو بۆ ڕۆژ جوتێ کالاشم لە پێکرد و کالە و کابووانە بە میوانەکانیش بوون بایەخی جلی کوردی چییە و ئیتر ئەو ڕۆژە بە شەرمەزارێک ئەو ڕۆژێکی لەو ڕۆژانەیە کە قەت لە بیرم ناچێتەوە مەسلەی ینی زۆر ناخۆش بوو تا بەرنمەکە تاو ینی بڕاکە دو سێجا عراقم کرد زۆر ناخۆش بوو ئەوە یەکی لە یادگارەکان بەسەر بێ گۆرانێک مۆ بڵێن جاڕوون بەس بەکە ناخۆش کرد دەست خۆش لە ساڵەکە کارمەندێکیکە ئێرە کاکە حەمەی خەلیفە یەکێکە لە پیاوەماندۆکانش کاکە حەمە ئەگەر چی هەموو ماندوون جەژنی پیرۆز بێ پێم بڵێ چی دێ بۆ جەژن چی ئەڵێ جژە پیرۆزە لە بینەرانی کێنەکەین دەست خۆش بۆ تۆش کاک عەبدوڕەحمان هیوادارین کێنێن لە ئەست تەمۆحی بینەرەکەمان بێت جژنە پیرۆزە لە کەسی تایبەت ناکەی کەسێک زۆر تایبەت جژنە پیرۆزە لە سەرجەما هاوڕێیانی کێنێنەکەم لە کارمەندەکان لە خەڵکی کوردستان لە بینەرانی کێنێن هەرمەە کەسی تایبەت هەموو هاوڕێیانەی کە لێرن جژن پیرۆزە واز لێرە بێنە وەڵامی لە بچۆ دەرەوە لە دەرگاکە بڕۆ دەرەوە جژن پیرۆزە لە ماڵەوە کەم لە خێزانم لە هەموو پاڵم پێوەنە ناوی تۆ خۆت دەستان ساڵ کاکە دەستان خۆش بێت ئەچمە بەشی مۆنتاژ ئەم کاتان باش سڵاوتان لێبێ باشن چۆنن
هەواڵچی چۆ چۆنی خۆم بارشکە چۆنن لەسەم کورسێژدا ئەنیشی بۆ مۆنتاژدا چاکمان تو ڕاکەن چی هەیە بۆ جەژن هیچ جەژنە پیرۆزە لە کارمەندەکان و لە تاوای کارمەندەکانی دەستگاکەکەم و هیوادارم جەژنێکی خۆش بێ ماوەی زۆر ماندووبی وایە بەڵێ ماوەی زۆرمان وین بۆ لۆتمان زۆر لەسەر بوو ئیش و کار زۆر بوو خاسەنم باشە بەشی مۆنتاژ چی هەیە بۆ ئەو کارمەندێکە لێرە خۆشی ناوێ وەڵی هەمیانم خۆشەوێ کەس ئەچێگە بێ خۆشی ناوێ کەسی وایتیانە چی وێ بۆ من بیڵێم وەڵی هەموو جاماشیم بۆتەوە هەمی هەرێڵێ لێمان بەس من ئێوە هەستەکە منی ئەم خۆش تاوان ئێمەش تۆما خۆشەیە جژنانە بەبێ جژنی پیرۆز بێت چی هەیە میر کۆفن جژن پیرۆز هەر نەڵێ چۆ لای خاڵم چ جژنە پیرۆزتان لێ یەکەم و کەوتو بنیشاڵە پێچێکی لە هەموو کارمەندەکان نانا بەس ڕۆڵمان لێوە گرۆتاوەتە هەمووی ڕەشەمان لێکە سڵاتان لێ بێت جژنی تۆش پیرۆز بێ مۆنتاژەکە بەڵێ سێکم بۆ گەڕەسەر جژن چاکاکەەوە بیرەوەری تا لە مێشکێمان نێشتۆ هی ئێمە بوو کاکە تۆ بت نازان بە دارەوەی بە کوتاکەوەی جاری وایە خاتی خۆشتی وایە نەماوە لای ئێمە بخۆ هیچ تیانەماوە تۆ بڵێ من خۆم گەنجم و تەمەنم کەمە بیرەوەریم نییە ڕژمان دیارە گەنجسپی بووە ئەگەر یەکێک ببینی زۆر تایبەت بێ مەسەر لەم جەژنا بێ بۆلات ینی زۆر گری بۆلات ئەخ ناوەکەی ناتوانین بڵێن باشە گۆرانی شڵێوەە من شۆن گاداکە ئالانی خۆی کۆ تۆ ڕۆڤ ئالان ڕۆڤ محەممەد ئالانی محەممەد ڕۆڤ ئالانی ڕۆڤ ئالانیێڵێ ڕۆڤ محەممەد ئالانیێڵێ خۆی کاناوەکە کامی عەسەکەمان ڕۆڤ محەممەد ئالانی ڕۆڤ محەممەد ئالانی چییە بۆ جەژن جەژن دیارە پڕە لە بیرەوەری خۆش و جەژن خۆی خۆشیە شادیە بەڵام پێچە لە هەنێ بارودۆخی تایبەتی میلەتەکەمان و ئەم شارەیە و لەم دۆخەکە خەڵک هەراسانە بەدەست قەیرانە و بەدەست دەسەڵاتێکی ئەوە باشە بەڕاست باز ڕۆڤ ئالانی ئەچی وەسینەوەش جەژن وەڵاهی بە مناڵی بیرمێ ئەچینەرەوە بەرچەند بووە نازان بیرم نەماوە کاتەوە من بۆ ئەزانم دوێنەچیم سەرکردەوە سەری دوێنە چۆنە ڕاستە سەرقاڵ بووی سەرقاڵین ڕاستە کاکەی گیرم خواردە بەدەستیەوە هەموو ڕۆژێت شەش حەو پیشێن لقمێنێشتمان شانە بەم ڕەمەزانەکە کە دەم ومان ئای پێ دەخوارەوە بەجددی چی بێدامیگرن لەم کەناڵا و دەمێکە ئیشەکەیت و کۆنی ماش نارەوەڵا زۆر کۆنیکا و ڕەحمانگیان سپاس دەکەم سپاس بۆ تۆ کاگە ڕەحمانجان پیرۆزبایی لە هەمووتانەکەم بوو کارمەندانی کێنێن و جا خزم کەس و کار هەر نەیەش با بنیان من پێم خۆشە پیرۆزبایی لە یەکە بە یەکەی کارمەندانی کەناڵەکەمان بکەم و خەم یەخەیان بەردا هەموو کات و ساتێکیان جەژن خەمان بەرەدا خەممان بینمە خەڵکاتە مەمانێت تۆزە پێ بکەنی تۆ باشە گۆرانێکمان بۆ هیچ نازان هیچ نازان وڵای کابڕەحمان ئەیزانێ منەوە تا شتەکان لە بەردەسایەوە تا خامی بۆ پلێکم گۆرانیڵە لە مەحمەلەکەیە بڕوا ڕۆ محەممەد ئالانی کاکە بمزانیە گۆرانی دەنگم خۆش نیە گۆرانی وەرە بەبارزی دەیە قەدیشم شایڵ دڵی نازدارێم ماشکێ عبدالرحمن
جژنە پیرۆز بێ لە جۆش پیرۆز بێ چی کوریگیان بناسێ ئەمە کاکە هەکارە لای ئەمە هەکوریە زۆر خۆشەویستە لە بەرنامەی بەیانی ئاسا بەرنامەکانی چه بەیانیان بۆ بۆنەی ڕۆمەزانەوە سابات بوو لە جەژنەوە بینەوە بە ئەم بەیانی ئەم بەیانی بەرنامی ئەم بەیانە ئەو کەسێک کە زۆر ماندوو بێ چی هەیە بۆ جژن پیرۆزبایی لە هاوڕێیان و لە سەرجەم وڵاتانی کوردستانەکەم بۆ ئەم جەژنە بێتە مای بڵاوبوونەوەی خۆشی و ئاشتی کاکە هەمە پیاوێکی جوان کوڕێکی لەش سووک و دانیش کاکە هەموو تۆ پیاوێکی ئەکرێت جێگەی ڕێز و تەقدیری ئەوە قسەی من نیە هەموو کارمەدانە چکە ماندوویت لەش ساغێ ینی بێ مجامەلە ئەگە دوای قسە نێتە سەر بەڕاستی شاشەکە بوونی تۆی پێوە دیارە ینی بوونی تۆی پێوە دیارە چی تێ بۆم جەژنە پیرۆزبایی جەژن لە هەموو هاوڵاتیکی کوردستانەکە بیرم نەبوو خۆسڵام بۆ باخان بگێنە و جەژنە پیرۆزە باخان لە تۆ باشن ئەدام لە مای بۆ پێش منەکەوی ئەتەیە مۆزوعەکەی بکەیت کاکەەوە خۆی پێش منکەوە جینا ئاشتیوانێ ئەمزای تۆ بیرمە کاکەوانی وڵی پیرۆزبایی لە هەموو خانەوادەکەی خۆمەکەم لە کچەکەم لە ژنەکەم لە دایکم و باوکم لە هەموو کەسێک ژنەکەمە بەستە باخانەوە بەڵێ بەڵێ هەموو جارەڵم باخان لە محەممەد نافسی وڵا یەک دەنێک کوڕی چاکم بەخوا کوڕی چاکم نه هیچ بڕوا ناکەم چی تێ بۆ عەبدوڕەحمان چۆن زۆربیان ئەم کاک وڵای تۆ کوڕی چاک بەس وڵی ئیتر جەماعەتەڵێ شخصێکی زۆر محبوب نیت من بەوە نییە بەسەرە لە بەردەم کامێرەکە عتیادی ئاواڕیت و ئاوایی تومانە لیان و فەرتەنە و زۆرە لەگەڵ کارمەندا من ڕۆژ نییە جۆم لە کارمەند نەبێ ناڵی نێ بەدەستەوە زرمەی لێ ڕاستێنی لە بڕێکە ئیشە خۆ بە جێک لە ئیشە دروستێک کە جەوی ئیش بۆ خۆشی بۆ خەڵک بێت تاقنەوە بەزەبێت بەس کە عەبدوڕەحمان بە کارەتیشە بینن تۆزێکیکە شتێکم بۆڵێ ئەمای وازنێنە کامە ئەم بەرنامەی خۆ دوتەوێ بە خۆشی ئاوا ئەو خۆشی بە خۆ خۆشتری ئەو خۆشی بە مۆتاژی خەمە سەری خەمن نەبێت خۆم دوای بە مۆتاژی خەمە سەری شتێکە بۆکەم خەمە نەبێت هی خۆدانی هی خۆی وەریا بتە من خۆیتەکەتان بیر نەچێ ئەی بینن وازی چۆنە یەک دەقە کاکە جام ببوورە سڵاو لێ بێ کاک نەبەس نەبەس شێخانی خۆشەویستی هەمووانی لەسەر چاومانی تاکو بەیانی جێگاکە گەرمەوە هیچ پێی نازانێت چییە بۆ جەژن وڵی هەر پیرۆزبایی لە هەموو ئەو بەڕاز نەبەدەستا مەسوول وشتیوانە بەخواڵێن پرۆدەکشن یاسین لە شاوەستاوە یاسی خۆی دژیوەتەوە وەرە یاسین هەموو ڕۆژە دوورەکەی هەموو ڕۆژە دوورەکەن دوور ناگەێت سە لە ئەم سیاڕە دەرگاکەی داخل چی دێ بۆ جەژن وەڵاهی پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بۆ مێدیشی جەژنێکی خۆش کاگڕەحمان باش شتێکە بۆ بژێڕمەوە من دابەزیم بۆ پاکەتکردنی شەویشان وڵاکە دابەزیم کەوتم حەزت نەبێ پاکەتێکی سۆمەرم بەرێ وتی هەر تەرکێ نەکردووە کابرا کابرام ناناسیتم هەوەستام وتم نەوەڵا بەچی تەرکەکرێ وتی با بە ڕەفیقی تۆ لە 2 ساڵیەوە تەرکەیە وتم با بەخۆ من لە 2 ساڵیا دەستم پێ نەکردووە تەرچی لە 20 ساڵیەوە دەستم پێ کرد کوروتی منەوەی ملێ ئاڵێ کات سێرەکەم مەمەی کچەکەم لە ملمای ماەکەڵی پەراسوشتی مێشەوە چییە؟ وەڵای زەختیان لێکردم لە خوارەوە خۆتە پارێزی لە چی لێ بۆکس و لەو شتانەی تۆ کاکە حەما بەیانی باش بە خێر بێ جەژنی پیرۆز بێ پیرۆز بێ وەز چۆنە زۆر سپاس مەمنۆ ئەخە بەخواوەڵی میلانە زۆری لێترسم چی هەیە بۆ جەژن؟ هەڵی تەنها پیرۆز بێ زۆری برای باوکۆم قوربانێ بم جەژنی تۆش پیرۆز بێ بەخۆشی هەموو ساڵێکی شاڵا بە تەمەند درێژی جەژنێکی پڕ لە خۆشی بۆ میلەتی کورد میوەستێنە جارێکەکە هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ میلەتەکەمان کۆتا کێشە و گرفتی ئەم میلەتە بێ کە بەدەست کۆمەڵێ گەندەڵ و ستەمکارەوە ئەناڵێنێ هیوادارم هەڵبژارنێکی پاک و بێگرد ڕوو لە عێراق بکا و دەوڵەتێکی دیموکراتی بە سیستم کراو بێتە پێشەوە بۆی
شعبی عێراقی بە کورد و عەرەب و بە هەموو کەمەنەتەوایەکانی ترەوانەیە بتوانن خۆشبەختانە بژین. تۆ وەکو بەڕێوەبەری کارگەری کەناڵێکێنێ بەڵێ هەزی کوردەواری خۆنە کولفیگر خۆتی بەڵێ عقوبە بۆ خەڵک زۆر دەکردو پیانڵی چی؟ من لە سیستمی ئیشمکردنمە هەمیشە هەوڵم داوە تەوازن ڕاگەرم بەڕاستی وەک هاوڕێ لەگەڵ هەموو خۆشیشێ بۆ تەمە نەکەڵێ وەک هاوڕێ لەگەڵ کارمەندەکان کارم کردووە ئەوانەی شایانی دەستخۆشی بێت دەستخۆشیم لێکردوون زیاتر دەستخۆشیەکان زیاترە لە سزاکان بۆ ئەوانەیە کە ئەگەر خەڵکێک کەم و کوڕێکی هەیە بێت جارێککە لە ڕێ و سزای هی منێداوە گردن ئازا بە کێشەنی گردنی مازاکە هەرچەنە لەسەر حەق بووە من سوپاسی هەموو برایانەمەکەم و خوشکانەمەکەم کە کارم لەگەڵا کردوون وەکو تیمێک وەکو خێزانی دوو هەم کارەکەین بەڕاستی جەوێکمان دروست کردووە کە هەموو لە ژینگەیە کاژین هەموو توانەکانمان خسۆتە گەڕ بۆ خزمەتکردنی کەناڵی کەیێنێن سوپاس منەشمە بەشێکیکەی کارگێڕی سڵاوتان لێبێ وەڵی جارێتەوە بۆ ئەمە با ببین چۆن ئەم کاتە باش ئەرێ هەچی کارمە دەڵە با منی تیانە بۆ بواڵێ نازان بۆچی آخر چۆنی جەژنی پیرۆز بێت چی هەیە جەژنیش لەوە پیرۆز بێ لات سەرجەم کارمەندانی کێنێن دەوەن نەوزار لێپرسایی باش دەوان بۆ لێپرسایی باش ئەوە هینە ئەوە مەسەلا میچاسکردینە باشە چی هەیە بۆ جەژن خەڵک بۆ خۆت بۆ من ئیشەڵات جەژنێکی خۆشەوە بۆ هەموو لایەک کێبچین بۆ ڕێزی جاوەشیانەوەیان لەسەر تۆ کەوتۆتوە بێ داوەتماگەی بۆیە خۆم چاقژینیم تۆ منیش لە لایەکەوە چاقژیم ئەگەر داوەتمانەکە ئێمەین تۆ بە پێوەی تەمسیل و شتیشی کردووە شتیشی لە ڕادیۆشی و کارمەندی و ئیشەکەی شتێکم بۆ گۆرانی چی هەیە بۆم بۆ تۆ هیوادارم هەر سەرکەوتوبی لەو ئیشە جوانانە و بەردەوام بی سایتی سبەی سەر بە ئێمەیە ئێمە ئەچینە لای سایتی سبەی سڵاوتان لێبێت خۆشیتان لێەکەم پیرۆزبایی لە تاوی کارمەندانی کێنێن و سایتی سبەی و سایتی کێنەسی و سایتی کێنەسی هەموو بەیەک و پیرۆزبایی لە بینەران و هاوڵاتیانەکەم و هیوای جەژنێکی خۆش و کامەرانیان بۆ خوازم ناوی کارمەندێکی کێنێنێنم بزانم چۆن هەڵدەسەنگێن دابان محەممەد دابانی پێشەشکارێکی سەرکەوت و کوڕێکی ڕاحسوک هاوڕێکی خۆشەویستمانە باشە چیکە ئەی خۆم تۆ بێوێنیت چیت هەیە بۆ شۆخانە بۆ بەکری بێژە خات و شۆخان ئەڵا هاوڕێکی خۆشەویستە و بێژەرێکی سەرکەوتووە کۆمەڵە ئیشی بۆ سایتی سبەیش کردووە لێرەژیشەکە خۆبەخشانە خۆبەخشانە و زۆربەی برادەرەکانی تر کۆمەڵێ بابەت و مقابل و ڕابرد و شتی بۆ کردین و جێدەسی دیارە لای ئەمەش لە سایتی سبەی چی دێ بۆ جەژن پیرۆزبای جەژنەکەین لە هەموو گەلی کورد لە مسلمانان لە ئێوەی بەڕێزیش هێچی تر خۆشەویستن چی هەیە نوکتەیە خۆش چیە شتێک وەڵی بەسەرهاتی خۆش هەیە بەزیتر لێستانە ئەوەی کە من لە دواتەوە بەساب خێزانەوە چی بوو ئەم بۆ باس کردوە وەکو خۆی باسکە چۆن ڕێکی ئەوە بەسەرهاتێک بوو تۆ خۆگر بە ژوورا منیش خێزان لەگەڵا بوو وتم خۆمان کرد بە ژوورات لەو کاتەیە کە من بە برادرانم وتەوە خێزانمە لە دوا ئاوڕمایەوە سێرەکەم تۆ بیتۆ لە دواوەی دە سپاس بۆ ڕێزی تەقدیرە کاک میران قارەمان سڵاو کاتە باش بەخوا چاکەتانگرەوە ڕۆژە بۆ ڕاکرد ڕۆژە جەژنی پیرۆز جەژنیۆش پیرۆز بە سپاس میران جان چی هەیە لە جەژن وەڵی ئەوە بی بە مەسوول شتی وڵی لەخوا بە زیابێ ڕڵە ماوەیەکە وڵی بە بۆنەی جەژنی ڕەمەزان و پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی کوردستان و هەرچوە پارچی کوردستانەکەم بە تایبەتیش لە کارمەندانی کەناڵێکی خۆمان کەناڵی کێنێنەکەم هیوای جەژنێکی خۆشیان بۆ خوازم ئیشەڵا ئەم جەژنە بێتەوەی خۆشگوزارانی بۆ خەڵک ئەم نەهامەتیش لەسەر من لاچی سا بەرپرسی بەشی هونەری لێرە بەڕەنجە بڵێ ئەو مۆنتاژە جوان پێڵە میشەڵا بەڕەنجە و ئیشیشی جوانە ڕەنجە دڵنیامیشی جوانە هیوادارم ئەم بەرنامێ زۆر جوان مۆنتاژکە ئەگەر جوانی نەکە چی وەڵی تێ بەدڵی تۆ عقوبەکەنی هەر تۆ خۆتەوە هەموو شتێک لای خۆت کافتریا بەڵێ چی خۆ مریشک و باینجان پێما تۆ زۆر حەز لە برنجی جەلالی خڕە بەڵێ بۆ حەز لە برنجی خڕە تۆ خۆش
خۆشترێکە لەو ئۆکی زیرە باش برنجی کوردی ناخۆی با سۆکار خواردنشتە زانی دروستکەی لە ماڵەوە ئەی چۆن چی دروستەکە زیاتر هەموو شتێک هەموو خواردنێک باشە جەژنە چی پیرۆز باشت ناکەی با بەس ئەمانە ئەڕۆت ڕێکۆردە پیرۆزبایەکیان ئەیکەم بڵێ جژن پیرۆزەکەم لە هەموو کارمەندانی کێنێن لە هەموو ئەوانەی بەڕۆژوو بوون تاعاتیان کردووە و ئومێدەکەم کە خۆشگوزەرانی باڵبکێشە بەسەر هەرێمی کوردستانە هیچ ئەم ململانی شتانە بێنە چیاوازی تۆ ڕەمڕووی تۆ چیە لەگەڵەوەی کە تاسب بێژە نازانم سا جوانتر بووی لەوانەیە قوربان سۆکار لانەیە کۆمەڵە بەسەراتی لە کاتی ئەم بێژەری خۆتە شتێ لەو شتە خۆشانەوە بەجێ با تۆ بینەرانەش پێ بکەن سا سۆکاریان بەس ئەوەنە بینە لەسەر شاشە زەوای بینی لەگەڵیانڵ بەس بە ئام پیشانی کاسەکەت بە خەڵک سۆکارخان بە تاوی بینێ قوربانی سپاس ئەو کاتانە زۆر پێەکەنم کە لە کۆنتترۆڵە قسەیەک ئەکرێت زۆر هەواڵی من پێکەنی زۆر جار بۆ لەبەرەوەی ستایلێکی تایبەت بەخۆ هەیە باش ئەوتیان پێ گات تۆ لە ئەمریکا بوو بینێ و نازان چی و ئەم بۆ باسکە چۆنی لە کەنەدا بەڕێزێک هاتبەوە حەزێ کرد من ببینێ ئیتر لە بەشی پەیوەندەکان بۆ گۆڕان و بەڵێ ئیتر کە هاو تربانیان کردم تەلەفۆنیان کرد بۆ ناوەندی هەواڵوتیان با سۆکار بێت بۆ پەیوەندەکان میوانی هاتووە و لە کەنەداوە هاتووەمانە ئێستان پێم بڵێن کە میوانێکی وام هاتووە لە دەرەوە ترکە هاتم کابرا حەپەساوتی تۆ سۆکاری وتم بەڵێ دیوا تەسەوڕم کردو هێستا بە دەرگاکەوە نەچی چی هەیە بۆ شۆخانەوە خۆشمەوێ شۆخان کرد زۆر خۆشمەوێ دابان محەممەد دڵمە عەبدوڕەحمان ئازیزیت ئەی چی دەیە بۆ چێتر با بڵێم بۆ ئاراز زۆر زیرەکە ڕیچاکە زۆر سپاس سەرکەوتوبی زۆر سپاس زۆر سپاس لەگەڵ ئێوە پیرۆزبایی لە سەررجەم کارمەندانی کێنێن و خۆم خۆت ئەکیت و هیوادارم کە ئەمساڵ جەژنێکی جیاوازتر و خۆشتر بێ بۆ هاوڵاتیان ئازا جان سڵاو خۆم باریکە زۆر سپاس وڵات جەژنە پیرۆزە لە هەموو ڕۆژنامەنووسان و لە کارمەندانی کێنێنەکەم بە تایبەتی و بە تایبەتتر جارە زۆر بەزیڵام لە خزمەتام کوڵام کاوەڕەحمان چی وای فەلە قسەی لە خزمەتام کاوەڕەحمان زۆر کوڕاتی بۆیە وەڵا پێیان هەیە بۆ هاوڕێکانم پێیان هەیە بۆ حەمە ڕاپەر هیوادارم خۆی زاییشە ئاخر پەیامە بۆ هەموو هاوڕەکان هاوژین مخریزێکی زۆر زۆر باشە گۆران زۆر زۆر ئازیزەیەکێکە لە پایان نێرە هەرە باشەکان سەر پرۆدیوسەرە هی هەواڵ ئەو زۆر ئازیزە لەلامان ئەوڵا بەس کابڕەحمانی ژەمێ مقابلەی تۆ کە مەغڕ قسە دەوێت چی وێ بۆ جەژن وەڵام من پیرۆزبایی لە تۆ لە کارمەندان لە کاک سەرکە و لە کاک گۆران لە هەموو هاوڕێیانم لە چیمەن کە ڕاکە مەقابلەی ناکەم لە هەموو ئەو خوشکە ئازیزانم کە لە کێنن لە ئەو شارەبانخان بە زۆر مەقابلەمان کە مەقابلەیەکی جوان تۆمای کە تۆ جوان بگرە پرسیارێکە چی هەیە کابڕەحمان پەیامی تۆ بۆ دوای جەژن چی ینی بەتەمای چ بەرنامەیەکە بۆ دوای جەژن من وەکو خۆمی خۆت وەکو هەڵسوکۆتە لەگەڵ کارمەندەکان ئینشاڵا گردمان ئازاکەن هەموو کارمەندان سوحبەت و شتی ڕۆژانەیە دوای ئەوە بۆ جەژن تەمەن ئەمە لە ڕەمەزانە تۆزی لێدانەکانمان سوکتر کردبوو دوای جەژن قورسەکەین بۆ بەرنامەی دێبەدێ دەست پێەکەینەوە هەوڵە دێن کاری باشتر و جاترکەین چی کە هەیە بڵێ هەواڵێکی ناخۆش بووی کە لیانەکان تونگەکەیتەوەی وای سەرکەوتنە بۆ خوازی خەمنە یەکەم کەس خۆتەوی کاکەوەرە چۆنی ئێستا تۆ لەوساوە مەقابلە هەموو خەڵکە کردووە ئێستا ئەم برادرانیان با مەقابلە ئەمیش بکەین هاوژی وتی چی ڕوتیەکە ئاربیجی ڕووکردە دە خەڵک چی هەیە کاکسەر کردەی فەرموو وەڵا بەبوونەی جەژنەوە پیرۆزبایی لە هەموو کارمەندانی کێنێنەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆ هەمویانەیە ئەم بەرنامە باش بوو تۆمارەگەت وەڵایی دوایی دەرەکەوێت دوای دەرەکەوێت جوان خۆشەویستن هەموو برادرانی کێنێ نازانم چوار پێنج کامێرایان ڕوتێگردوین بەس ناترسین ئێمە ئیشی خۆمانە نانە ناترسین لە کامێرە ناترسین ئیشی خۆمانە چۆن نەبێت ترسین لە کامێرە خۆشەویستی کاک ڕەحمان چاوەکەم وەرە بەژینەوە باڵا بەرژیان بەخێر بێ چۆنی زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ زۆر سپاس ژین وەکەی خۆزەی وەڵا خەریکم
بەزەوە پرسیار نییە لە جەژنە پیرۆزی شتێ بەڵێ سەرەتا پیرۆزبای لە خەڵکی کوردستانەکەم بە شێوەیەکی گشتیم و لە هەموو هاوڕێکانم لە تەلەڤیزیۆنی کێنێن لە میدیای گۆڕان دەستخۆشییان لێکەم زۆر ماندوونە ناسانە زۆر ئازایانە زۆر بێوێرانە کاری خۆیانیان کردووە وڵی نەزانام تۆ زۆر نزیک بووی لە منۆ منیش چوومە دووە پیرۆزبایی لە ئەمێ هەر لێرەوە پیرۆزبای لە دایکی ئازیزم بکەم کاک ڕەحمان ڕەنگە تۆش بزانی من دایکم زۆر خۆشەوێ شیرینم ئەی دایای ئێشوارینم دوور لە تۆ واللهی بەڵێ ینی ئەو مووقیفەی کە تی کەوتون کاک ڕەحمان قەت بیرم ناچێتەوە ینی چەند ساڵێکیش پێش ئێستا بوو ینی تەمەنمەتوانم بڵێم گەنجتر بووم لە دوکانێکە کابرایەکی ئاوا تۆزە بە تەمەنی لەسەر بوو منیش شتی زۆر جوانی هەڵواسی بوو چاکەتێکی زۆر جوان بوو جوانە بەسەر بوو نەوەڵا بەڵامی تر بە تەمەن بوو ینی ئاوا هەر دەستم بردوتم کاکە ئەمە بە چەنەز بۆ زۆر لە هاوڕێکانیشم گێڕاوەتەوانێ وڵا سێرێکی کردم تی خوشکمەوە شەبابیە بۆ تۆ نابێ من شتێکی خۆشت بۆ گەڕمۆکە لە ستۆدیۆیا بەسرم هات هەواڵمە خوێندەوە وڵای هەڵوو زۆر بەسەریە توە چێوتم نەوەک بێتەوە ئەم جارش هەواڵمە خوێندەوانێ کامێرامانەکە دانیشتە بوو لەسەر کورسیەک منیش زۆر بە گەرمی چوو بوومە ناو هەواڵەکە وڵا لە پڕەکە دانیشت بوو ئاخر ناکرێتەوە بە دانیشتانەوە بکەوی سەرسم بی هەنی چکە هیچ شتێک نەبوو لە پڕەکە ئاوای کرد و خەریک بوو بکەوێت و دەستی گرتەوە بە مێزەکەەوە ئەیتە من یەکسەر تەرکیزم چوو بۆ لای زۆر پێکەنیم ئەو شەوە ینی تا ئەو سعاتی هەواڵم تەواو کردووە کاک ڕەحمان بە بەردەوامی من پێکەنین مەهات کاوان ئەم برادرانی تۆ دایمە زەم تەکەن ئەڵێن کاوان پۆز لێ خۆی وا لێ پۆز بە چیوە لێ بم نازانم بەعینەکەم پۆز بەچی ناڵا پۆزلیانێک ئابڕەحمان کەسێکی زۆر سادەم سادەی جاویاشە بە قۆزیەوە بە چەنی سادە بە چەند بە دوونی بای دوونی کاکە چییە بۆ جەژن چیمەیە بۆ جەژن پیرۆزبایی لە مەبەسم جلوشت نا بەڵێ بەڵێ منش پیرۆزباییەکەم پیرۆزبایی لە خۆمان و خۆمان و ستافی کێنێن و هەموو هاوڕیانەکەم میوادارم جەژنێکی زۆر خۆش بێ و پڕ بێ لە خۆشی کامەرانی بۆ ملایەک جدی نا بە عەرەبان گۆرانێکی بڵ هاوشی گۆرانی نازانێم مامۆستایە لەو شتانەیە مامۆستای بەندە بۆ دڵێم لەو بەندانە دنیا دەوران دەورانە قوربانی ئەو چاوم بە شادی کاکاوە وەرە چۆنی باشی بیشوان چۆنی جەژنی پیرۆز بێ پیرۆز بێ لە تۆش لە هەموو جیشوانە زۆر درێژبیەوە چێ باز نەرخا باڵام بەرزە درێژ نیم باڵام بەرزە باڵا بەرزە چی هەیە بۆ جەژن وڵی هیچ تۆ یەک دەخەوە زەوە بێنە لەم جلگۆڕین و خۆخۆسکردنا تێ منافەسەی من کەی چی خۆم بۆ جەژن گۆڕیەوە ئێستا لای من جەژنە دەتێ منافەسەی من کەی جاشی منافەسەی تو بۆیەکە کابڕای بۆ چێنەری جەژنێکی خۆش نییە لە ڕاستیە کەمەڵە خەم و خەفەت و دەنگی دزرا بەتایبەت ڕەمەزان و پێش ڕەمەزان و بەتایبەت ئێمە لە تەلەڤیزیۆنی کێنن بە حەملەیەکی قورسا تێپەڕین بەڵام لە نەتیجە مەسەرەن ئەو هەوڵ و کۆشێکی ئێمەمان بەداخەوە ئەو دەرەنجامە نەبوو کە لە چاوەڕوانی ئێمە بێ لە بەرەوەی باش گۆرانیەکەمەوە بڵێ خۆ دانیشە دوژمن پێی خۆش بێ یان پێی ناخۆش بێ بۆ وڵاتەکەی زین و کاکەمە کاکە شیراز وەرە وەرە شیراز چۆن دیوانم پیا کرد بۆ ڕۆماڵکێ باش ڕاوێشکارێکی کۆماریەکانی ئەمریکا سڵاو سڵاو واتە بینەر بن ڕاوێشکارەکان قساکەن کاک شیراز چی هەیە بۆ جەژن هەمیشە جدیەت و نازانێت ئەمە تۆزێ خۆشیت نییە پیرۆزبایەکی زۆرم هەیە بۆ هەموو بەڕێزانەی کە بەتایبەت ڕێزانەی ئیلتیزامی دینیان هەبوو بە ڕۆژوو بوون و بینەرانی کێنێن هاوڵاتیانی کوردستان بەگشتی
هەر لە جەژن و خۆشییا بن ئێوەش بەشتان ساکوێ بەس کاک بیشوان جەژن بۆ کە عەبدوڕەحمان ئۆفی نییە ئۆفا خۆی ڕاگەاندن کار بە پێچەوانی هەموو چینێکی ترەوەیە بۆنەکانە خەڵک پشووەدا بەس ڕاگەاندن کار لە بۆنەکانە ئەشی زیاترە لە بەر سری تەلەڤیزیۆنەکە بۆ نمونە ئێوە پێم وا بێ پلانی هەموو ڕۆژەکانی جەژنتانە بێت لەگەڵ ئێمەشتا 12 شەو باڕم بە فرێژنی نییە ئێمەش باڕمان بە فرێژنی نییە لەگەڵەوانی کەس دوژن بێنێت بەعکسەوە من بە دەرفەت ێزانم زۆر سپاسی هاوسەرەکەم بکەم کە هەم ڕۆڵی دایک هەم ڕۆڵی باوک خستمەوە منیش زۆر سپاسی هاوسەرەکەم بگەم چۆن زۆرمان دوێ لەگەڵمان لەگەڵ ئەو نەخۆش و خۆی کەفتەکارە بەڵام بۆ من زۆر گرنگە چای ماچەکەم زۆرم خۆشەوێت ڕۆژانە 12 ساعت خۆتان نەزان هەمومان لێرە کارەکەین ئەو هەموو کاروباری ماڵ و منداڵ وانە بەڕێوە لێرە سوپاسەکەم و جەژنە پیرۆزەی تایبەتی لێکم پیرۆزبایی ئەم جەژنە لە تۆ و لە هاوڕێیان تۆ لە پڕهاتی تەژوورەوانێ ڕێم پێگرتین پیرۆزبایی ئەم جەژنە لە هاوڕێیانەکەم لە جەنابێت لە کەسوکار لە هەموو چەمەکیەکان بە تایبەتی تۆ چکم هەموو ڕۆژێ بێت تۆ زەعزێتمان بیتر چار نیە نازان گەردنە ئازاوێ بەس ئەمڕۆ لێو نێم تا ئێستا بەس هیوادارم ئەمڕۆ لێم نێ جەژن لە تەواوی بینەرانی کێنێن پیرۆز بێ باشە دوازێ بن شتەکە زۆر جدی باشە پیرۆز بێت لە جەنابەت لە کامێرەمانی عەزیز مندون ئەگەڕێن بەناو ئەم کەناڵە جوانە پیرۆزبایی لە خەڵک بکەن ئێمەش پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستانەکەین هیوادارین جەژنێکی پڕ لە خۆشی و شادی بگێڕن لە دوای ئەو هەموو ناخۆشی کە سیاسیەکان تووشیان کردووە تەمەناکەین جەژنێکی ئارام و ئاسوودە بەڕێ بکەن سوپاس دەکەین بەڕێبەری ناوە دیواڵی کێنێنە یەکێکە لە ڕۆژنامە نووسە باشەکان و چاکان چی بۆ من ڕجاءن کە ئەڵێ مقابلە ناکەم تخوامەیە چی دێ بۆ من تەنها سەرکەوتن شێنە شوێن جەژنی پیرۆز جەژنیوەش پیرۆز بێت و جەژنی شێنە تەمەنی چەندە بۆ کەروە 23 ساڵ سەرکەوتوی ڕۆژنامەنووسێکی بوێر و ئازا و چاونەتەس هەوڵە دەی خۆت پێبگەنی وایە بێگومان ئینشاءڵڵا چییە بۆ جەژن جەژن ئینشاءڵڵا هەموو ساڵ لەگەڵین ئینشاءڵڵا جەژنێکی خۆش بێ بەس ئینشاءڵڵا ئەم ساڵ جەژنێکی باش بێ و جەژنێکی خۆش بێ بۆ مولایەک وە جەژنی کارمەندانی کێنێن پیرۆز بێ و لە ئێوەش پیرۆز بێ و لە کاک سەرکەوتی کامێرەمانیش پیرۆز بێ تۆ لە پەیامنیریەوە بوویتە بێژەر و چیتە سەر شاش ئەمە تا چەند ئەرکیشی قورسیان جیاوازتر بەدڵنیایی و جیازە لە بڕی تۆ پامنێری خۆش دەزانی ئێستا تو لە پامنێری تۆ بەردەوام لە ئیشای چاوکو لە بەیانیۆکەی بۆ جاوام بەردەوام لە کارای بەردەوام بە دوای ئیشاگەڕی بە دوای فکری راپۆرتاگەڕی و ئێستا جیاوازترە لە بەری بێژەری لە ناو ستۆدیۆی تو تا ڕادێک جیاوازیەک هەیە شوێنی بۆ قسەکاندا دەنگ و خۆشە گۆرانیشتە زانانی نەوەڵڵا شتیان نییە گۆرانی چی کێمە گۆرانی وتووە ئەی باسی ئەو بە سەراتانە بۆکە کە یەکەم جار چیتە سەر شاشە چی وترنسان چی تووشی چی شتێکی زۆر خۆش لە هەواوە لەم ڕۆژانەیە تووشم بوو لە کاتی ئەو پرۆمپچەکە کە ئەڕوات تۆزێکەها تەرکیزیەوێت نووسرا بوو حاجیان لە وڵاتانی جیاجیا من جنسیم وتم لە وڵاتانی حاجیاوەوە ئەو زۆر ناخۆش بوو وڵاتی حاجیاوە کاک مەریوان جەژنی پیرۆز بێت قوربان مامەحمەدجان جەژنی پیرۆز بێت من مامەنی من کە عەبدوڕەحمان تۆ مامی منی بەخوا قەت ناڵم کاک پیرۆزبایی لە چیەکەی لە من و لە خۆت و لە چی لە تۆ لە کاکە لە هەموو کارمەندان لە هەر چوار پارچەی کوردستان لە کارمەندەکان هەموویان بازی باشە چوار پارچەی کە پیرۆزە زەرورە چیکە وەڵاهی خۆشحاڵم جەژن لە چەند شەماڵ بکەین ئەرە وەڵڵا زۆر خەڵکی چەند شەماڵ هەمووی مدینە شۆڕشیش هەموویان بۆ مدینە شۆڕش ئەوان هەموو خۆشحاڵم جەژن لەگەڵ ئێوارەکە کارمەندانە پێکەوە بین ئیشەڵا جەژنێکی خۆش بۆ خۆشحاڵیشی کە مەقابلەتەکە بەتاکید لەگەڵ توی ها زۆر تایبەتە من تایبەت قوربانی چاو ئەوەی کە ویسمانێمە لەگەڵ هاوکارانمان هاوپیشەکانمان هاوڕێیانمان لە کێنێن و بەشێکی سایتی سبەیش تەنها بۆ ئەوە بوو کە بزێک بخینە سەر لێوی بینەرانمان و کارمەندانیشمان چونکە لە وەرزی نوێدا کارمەندانی کێنێن بە گشتی میدیای گۆڕان زۆر ماندوو بوون و بانگەشێڵ بژادن هاتە پێشەوە وەرزی نوێ بۆتە ئەو وەرزەی کە لێرە کارەکان ئەوەندە زۆر بوون شەو ڕۆژیان خست بە سەرێک تەنها بۆ سەرخستنی کەناڵەکە و تاکو بینەرانی کێنێن ڕازی بکەن
لێرەوە دووبارە جەژنتان پیرۆز بێت بە هیوای خۆشی و ساغ و سڵامەتی بۆ هەموو لایەک و جەژنە پیرۆزە لەو هاوڕێ و هاوکار و هاو پیشانەمانەکەین کە لە وەرزی نوێ لێرە ناتوانانی کارمان لەگەڵا بکەنیا بە شێو لە شێوەکان خوان توانای ئەویان نەبوو لە گەڵ ئێمە بمێنەوە لە هەر شوێنیچکەن لێرەوە جەژنە پیرۆزان لێکەین بە ناوی ئیدارەی کەناڵی کێنێنەوە بۆکو خۆشم عەبدوڕەحمان دووبارە پیرۆزبایان لێکەم لە هاوڕێ هەلە ئازیزەکانم لێرەوە ناوی هەنێکە بم ئەوانەی کە ناویان نابم گلێم لێ نەکەن لەوانە هاوڕێ مێرج سەنگەری کاکوونەر جەمال هەودای گوڵ و لاراخان و هەموو ئەو کارمەندانەی دیکە کاک ئاریان بەشی هوەری بوو هەمویان پیرۆزبایان لێکەم سەرکەوتبوون هەمووتان ڕۆح و چاودڵی من کێنێن هەمیشە ماڵی ئێوەیە و لێرەوە دووبارە پیرۆزبایی لە هەموو بینەران و لە هەموو هاوڕێیان و سەرکەوت گیان دەستی تۆش خۆش بێ ماندوو نەبی لەش ساغ بێ زۆر ماندوم کردی لەگەڵما بەڵام شایانی ئەوەیە کە کارمەندانی کێنە زیاتر بۆیان ماندوو بیچکە خەڵکانێکن هەمیشە دڵسۆز لێرەشەوە دووبارە سڵاو لە ڕۆحی پاچی ڕەوانشاد کاک نەوشیرا مستەفا و شاد و سەربەرز و سەرفران.